بەخوا ئێستا براکانم سوێن بەخوا چەند کەسەیە لە ئێمە لەم خەڵکی کە ئێستا لە مزگەوتەکانە یا لە ماڵەکانە یا لە بازاڕەکانە یا لە ماڵ خۆیدا ئێستا سوێن بەخوا دەیەها کەس هەیە واللهی قاتەکەی لای خەیاتە بەس سوێن بەخوا جەژن لەبەری ناکە جەژن کفن لەبەری ئایەتی واللهی قاتەکەی لەبەر ناکە بەتەمایە لە جەژندا کاک بە خەیاتەکە دەڵێ وەستا گیان ئەم قاتم بۆ بدورە بۆ جەژن لەبەری دەکەم بەڵام نازانێت جەژن کفنی لەبەردایە ئەوە ژیانە براکەم تۆ بۆ بکەین بگەڕێنەوە لای خوا وەکو ئەبوو میحجان ڕەزای خوا لێ بێ خزمەتکاری ئەو دینە بین خزمەتی ئەو دینەی خوا بکەین خۆمان بە خزمەتکاری ئەو دینەی خوا بزانین و بێئومێدیش نەبین لە ڕەحمی خوا هەوڵ بدەین خۆمان چاکەین دەوروبەرمان چاکەین هەر کەسێکمان لە ئاستی خۆمانەوە خزمەتکاری ئەو دینەی خوا بین ئەو دینەی خوا بە خەڵکی ڕابگەێنین بە ئیزنی خوا خوای گەورە سەرکەوتومان دەکا یەکێک لە بەروبوومی خزمەتکردنی ئەو دینە ئەوە بوو خوای گەورە هیدایەتی ڕاستەقینەی ئەبوو میحجەنیدا گەڕایەوە بۆ لای خوا وازینا لە تاوان و حتا مردنیش عارەقی نەخواردەوە جارێکی تر لە کاتێکە ئالوودە بوو بە عارەق خواردنیشەوە لەلایەوە لە هەموو شتێ مهمتر بوو بەڵام لەبەر خواوازی لێهێنا دەبا ئێمەش ڕووکەی نەخوا ئاگامان لە نوێژ و ڕۆژ و عیبادەتەکانمان بێ بە خەساری نەدەین و هەر کەسێکیش تاوانی کرد با دەستی بگرین لە ڕەحمی خوا بێ ئومێدی نەکەین بەڵکو خوا هیدایەتی بدات یا ڕەبی خوای لەم شەوە پیرۆزەدا خوایان لە گوناهەکانمان خۆش بە لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بە خوایان شیفای نەخۆشەکانمان بدە ئەوانەی نەخۆشن خوایە شیفایان بدە ئەوانەی کێشە و مشکیلەیان هەیە خوایە بۆیان حەلکە بۆیان ئاسان کە یا ڕەبی خوایە نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵکەی خوایە لە مەجلیسە و لە مزگەوتە هەڵسین خوایە لە هەموو تاوانەکانمان خۆش بوو بێتی یا ڕەبی خوای ئاخرمان بەخێر بگێڕی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.